دەریای زانیاریەکان لێرەدایە. زیاتر لە 2500 ناونیشانی کتێبی جۆراوجۆری کوردی و عەرەبی لەم پێشەنگا 4 ڕۆژەدا کۆکراونەتەوە و خراونەتە بەردەستی خوێنەرانی کەرکووک. لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا لە کاتژمێر 9 بۆ کاتژمێر 5 ئێوارە پێشانگاکەمان کراوەیە. پێشانگاکەی ئەمە لە زیاتر لە 2500 ناونیشانی جۆراوجۆر پێک دێت. نزیکەی 15 دەستگا بە زمانی کوردی و عەرەبی کتێبەکانیان لێرە نمایش کردووە. ئامانجی ئەمەش لەکردنەوەی ئەم پێشانگایە هاوکاریکردنی خوێنەرانی کەرکووکە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانترین ڕێگە دەستیان بگا بە کتێبەکان و بتوانین لە ڕێگەی داشکانەوە هاوکاری خوێنەران بکەین لە شاری کەرکووک. خوێندنەوە لە کەرکووک ساڵانێکە نەیتوانیوە قەیرانی کەمی خوێنەر تێپەڕێنێت. ئەم جۆرە پێشەنگایە هەوڵێکە بۆ تێپەڕاندنی قەیرانەکە و ئاشتکردنەوەی خوێنەر و کتێب. یەکێ لە هۆکارەکانی نەخوێندنەوە ئەوەیە کە کتێبخانە لە هەموو شوێنە بوونی نییە. یعنی بۆ ئەوەی کەوا قەرەبووی ئەمە بکرێتەوە پێویستە ئەم جۆرە پیشانگایانە بکرێت تا خەڵک لە نزیکەوە ینی ئاگادار بن لەو کتێبانێکەوە دەرەچن و حەزیان لە خوێندنەوەی هەیە. دڵخۆشم لێرانە پێشەنگایەکی وا بینم کە بۆ یەکەم جارە تەبان ئەتوانم لەم زۆرترین کتێبی لێیانی کە من بەجددی پێشترە ڕۆشم بۆ هەولێر سلێمانی دەستمەکەەوە دەستاکە لێرانە پێخۆشحاڵم کە بینم ینی بەردەسە. بڕیاران پێشەنگایە بکرێت بە پێشەنگایشی ساڵانە و هەموو ساڵێک لەم وادەیەدا میوانداری کەرکووک بکات و ببێت بە شوێنی بەیەکگەشتنی خوێنەر و کتێبە دڵخوازەکانیان. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.